یەک لەو چیرۆکانەی کە لە قورئانی دەری دەینین بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست سوورەتی بەقەرەیە. بزانین سوورەتی بەقەرە سڕ و سەبەبی چییە ئەم سوورەتە بە ناوی بەقەرە کراوە، بە ناوی سوورەتی چێڵ کراوە. کابرایەکی بەنی ئیسرائیلەکان لە زمانی حەزرەتی موسای کابرایەک هەبوو، ئەو کابرایە زۆر دەورەمەند بوو، منداڵیشی نەدەبوو. ئەو کابرایە دەورەمەندە کە منداڵی نەدەبوو برازایەکی هەبوو، ئەو برازایی زۆر تەماعی لە ماڵی مامەکەی خۆی کردبوو، حەزی دەکرد مامەکەی زوو بمری و هیزواریسیشی نییە هەر ئەو نەبێ هەموو ماڵەکە لە بۆوی بێتن. ڕۆژ و شەو و خەیاڵ و فکری لەکرد پارەی مامی بوو، تاکو شەیتان سواری سەملی بوو، زەفەری پێبرد و قەناعەتی پێی ناگەر مامت بکوژی ئینجا دەگەیتە ماڵەکە. خوا ئەزانی چێ دەڵێ مامت عمری 200 ساڵ نییە و چاکە بۆ خۆت زوو دەستی خۆت بۆ شەنی و بیکوژە و لێی پاردەوە ئەم ژیانە خۆشەی ژیان گوزەرانی خۆت لە پارەی مامت بەدەست دێتن. فعلەن بەجێ شەیتانی کرد، قەناعەتی هات و دەستی بە جەریمەکە کرد و چوو مامی خۆی کوشت. کە مامەکەی خۆی کوشت هەستا بردیە مەحەلەیەکی تر فڕێیدا، بردی لە شوێنێک لە پێش ماڵێکی کە دوور لە ماڵی خۆیان لەو لای ماڵی خۆیان فڕێیدا و هاتووە ماڵێ بۆ بەیانی چوە ماڵی مامی خۆی و لە دەرکەیدا هەمان مژن کا مامە وەڵا مامە ناتوە کو ناتەوە ناتەوە خۆی لەو سەری دەهیناوە، خۆی لە خەتی 36 دەدا. هەستا بپرسە بگەڕێت دیتی ئەوە بمەیتی مامی وا لە فلان مەحەلەی کەتێ کردی هەرە هۆریایەک و مامتان چۆن مامی منتان کوشتێ و خینم دەوێ هەمووتان ئیبادە دەکەم خلاصان دەکەم بە 106 بۆ هەرا و غربە غربەک و وەڵا هەستا خەڵکەکەش خۆر بۆ با وەڵا ئەمە نەمان کوشتیە. قەزیەکە چۆوەکەن حەزرەتی موسای سەڵات و سەلامی خوا لەوی و لە پێغەمبەری مەژبی لە باقی هەموو پێغەمبەران بی. حەزرەتی موساش دەستی بە پارانەوە کرد و داوای لە رب العالمین کرد کەوا ئەم قەزیەیە ئاشکرا ببێ. خوای گەورە پێی فەرموو وإذ قال موسى لقومه إن الله يأمركم أن تذبحوا بقرة. خوای گەورە فەرمی ئەی موسا ئەمر بە قەومەکەت بکە با چێڵێک سەر بڕن. بەڵام قەومەکە ئەو قەومە سەرکەشە گوتیان قالوا أتتخذنا هزوا. ئەی موسا تۆ فشەمان پێ دەکەی، گاڵتەمان پێ دەکەی، قەشمەریمان پێ دەکەی، ئەمە دەرێن زەلاممان کوژرای وەختە تو عەشیرەت بەناو یەکەوی هەموو یەکتری خلاصکە ئەتوو دەی دەڵێ وەڵە چێرەکی سەر بڕن. گوتی قال أعوذ بالله أن أكون من الجاهلين. تی پەنا ئەگرم بەخوای کە من شتێک بڵێم یا ئەمرتان بە شتێک بکەم کامشتا لە جەهل و نەزانیەوەدا بێ، بەڵکو ئەمە ئەمری خوددایە خوا بە ئێمەی فەرمووە چێرێک سەر ببڕن، گۆشتی ئەم چێرە بەلاشەی مردووەکەوە نێن، مردووەکە بۆ خۆی زیندوو ئەبێتەوە پێتان دەڵێ من چێ کوشتمێتی. جا ئەلێکوانە بەنی ئیسرائیلەکان دەستیان بە پرسیار و وەڵامەکی زۆر کرد، چۆن بێ چ چێڵێک بێ، لەونی کو بێ، بەشنی کو بێ، وەزنی کو بێ، پیستەی چەند بێ، سەری چەند گەورە بێ. ئیتر ئەوە لە سوورەتی بەقەرە بە تەفاسیلی ئەحداسەکە هاتووە. بەنی ئیسرائیلەکان و لەگەر ئەو گەرمە گەرمەی مناقەشەی خۆیان ئەلێرە بەجێ دێڵین و دەچینە لایەکی تری چیرۆکەکە. پیاوێکی ساڵح هەبوو، پیاوێکی بەدین، پیاوێکی زۆر زۆر ڕێک و محتەرەم، چێڵێکی هەبوو، چێڵەکەی بۆ خۆی بەخێو دەکرد و ڕۆژ بە ڕۆژیش بەروبوومەکەی ئەهینا بازاری و ئەیفرۆشت. لە دارەتی ئەم دنیای یەک کوڕی بسکۆڵانە خوای گەورە پێی بەخشی بوو. حاڵەتێکی بەسەر هاتە هەستی پێکرد کە دەمری، هەستە زانی ئەو مناڵە و ئەو خێزانی خۆی ئەم چێڵەیان پێ بەخێو ناکرێ. هەسا چۆوە ناو شاخی و هاواری خودای کرد، فەرمی خودای مێهرەبان من ئەم چێڵەی تۆ بە ئەمانەت لای تۆ دادەنێم، هەر کاتێک مناڵەکەم گەورە و عاقڵ و ژیر بوو تۆ بۆی بگەڕێنەوە و ئەم چێڵەی پێ ببەخشەوە. لە لای ئافرەتەکەی خۆشی وەسیەتی کرد و گوتی من چێڵەکەی خۆم بە ئەمانەتدا رب العالمین هەر کاتێک کوڕەکەم پێڕاگەیشت پێی بڵێ بابستەنە ئەم شاخ و تەڕاشانەدا بانگی چێڵەکە بکە و بۆ خۆی دێتە بندەستی و خودای گەورە تەسمیلی دەکاتەوە. بەڵێ کابرا مرد و دنیای بەجێهێشت. ئەم کوڕە و ئەم چێڵە و ئەم ئافرەتەی بۆ خودای رب العالمین بەجێهێشت. بەڵێ چەند ماوەیەکی پێچ و کوڕەکە جاهێڵ بوو، ڕێک و پێک بوو، بڵێن چەند 1-2 ساڵی پێچ و کوڕەکە پێڕاگەیشت گەیشتە ئەوەی کە عەقڵ و فەهم و شتی ڕێک و پێک بی. دایکی پێ ڕۆڵە گیان
باوکت چەند ساڵێک پێش ئێستا چێڵێکی بە ئەمانەتدا بۆ خوددا بڕۆ لەنا ئەم شاخ و تەراشانەدا داوای بکەوە. کوڕەش ئەچێتە ناو شاخ و تەراشەکان بانجی خوددا ئەکا ئەڵێ یا رب العالمین یا ئیلاهی یا خالق السماوات والأرض. باوکم ئەمانەتێکی لای تۆ بەجێهێشتە بوو، من هاتیمە و کوڕی ئەم باوکەم و داوای ئەمانەتەکە لێ ئەەکەمەوە. فعلا هەر ئەوەندە دیتینە ناو تەڕاشونە ناو دارەکان و کەسکایەکاندا چێرێکی زەردی گەورەی زۆر قەرە و کە بە پەقرەز ناو گوانەکانی شیری تێدا مابوو هاتە بن دەستی کوڕەکە و ڕاوەستا. کوڕەکە زانی ئەمە سێڵە و کەیە و ئەوە ئەمانەتەکەی باوچێکی کە لە لای خودای میهرەباندای نابوو دەستی لە ملی کردو بەرەو ماڵەوە هینایەوە کە هینایەوە زۆر کەیف خۆش بودایکی ئینجا گوتی ڕۆڵە گیان بڕۆ بیفرۆشە، بەڵام نەیفرۆشیت تاکو سعرەکە بە من نەڵێن، تاکو سعرەکی زۆر باشت نەدەینێ مەیدە چکە ئەم چێڵە خوا بوو خۆی ئاگاداری کردووە و بەخێوی کردووە و ئاگای لێ بووە پێ ئەچێ خێر و بێرێکی زۆری هەبی بۆ ئێمە. کوڕە چێڵ ئەباتە بازاڕی و بۆ ئەوەی بیفرۆشی. بگەڕێنەوە لای بەنی ئیسرائیلەکان ئاخری ئیتفاقیان کرد لەسەر ئەوەی کە ئەم چێڵە سەر ببڕن، لەسەر ئەوەی کە ئەم چێرە بکڕن، بەڵام چ چێڵ بەو مواسەفاتانەی کە خوای گەورە بۆ دای کردبوون، زەرد بێ، زۆر ئیشی نەکرد بێ، گوانی گەورە بێ، ئەو شتانە چوونە بازار هیچ سێرێک لەو مواسەفاتە نەبوو ئیلایی ئەم کوڕە نەبێ. چون گوتیان بە چەندە فرۆشی؟ گوتی وەڵا وەرن معاملەی لەگە دایکم بکەن. چون بردیانەکن پیرێژنی ها دایکە گیان بە چەندەی فرۆشی؟ گوتی لۆچستانە. تی وەڵا مشکلەیە قەوما و عەزرەتی موساش ئەمری بە ئێمە کردووە کە چێڵێک بکڕن و بیکوژینەوە و کابرای پێزەندیکەن. و گوتی وەڵا ئەمن بە گران دەیفرۆشم، دەی بینە بەردە بینە و بەردە ئاخری وەی دیات گوتی وەڵا پڕ بە پیستەکەی خۆی زێڕ نەبی دایتم. خدای گەورە تەقدیری وا بۆ ئەم ڕزقە حەلالە بۆوانە بێ. کچێ ئافرە زۆرە، کچێ پیرێژن ئەتوو لۆچتە 2 ڕۆژە لە عومر دنیایە ماوەتی نەخێر بەخوای پڕ بە پیستەکەی زێڕم نەدەنە نایفرۆشم، لۆ خۆتان بڕۆن چێرێشکە بکردن. ئەمانیش هەند قورسیان کردە سەخۆیان، هەندیان پرسیار و شتی ناڕێ گۆتە خدای گەورە حتا خۆی گەورە لەسەری قڕسکردن و حەسە بە مواسەفاتی خۆی گەورە پێیگوتن. ئەگەنا هەر چێرێکیان بکڕی باید دەبوو لە بیدایەتدا. ئەوە بوو ئاخری پڕ بە پیستی خۆی زێڕیاندا پیرێژنێ و چێرەکەیان برد و سەریان بڕی و پارچەک لاشەی لەم چێڵیان بە مردیەکەوە ناو مردێکە زندێ بۆ گوتی کاکە گیان کەس نەیکوشتم ئەم برازایی خۆم کوشتمێتی. بەڵێ ئەلێکوانە کابرا مردەوە و ئیتر لە هەنجینەوە یاسا دانرا لە قانونی ئیلاهی کە کەسێک بکوژێ لە بە میراتی تازە ئەمە مەحروم دەبێت لە میرات و نابی میرات بگرێتن. جا خۆشەویستانم ئەمە ئەم چیرۆکە قورئان نەبوو کە بوو بۆ هۆی هاتنە خوارەوەی سوورەتی بەقەرە. با ئێستا ئەو پند و عیبرەتانە لێوەگرین کە ئێمەی مسلمانان جێمان لێبوو. یەکەمین فەزلی سوورەتی بەقەرە. ئەم سوورەتە فەزلێکی زۆر گەورەی هەیە لە دنیای پێغەمبەر ئەفەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک سوورەتی بەقەرە بخوێنێ ئیلا 3 ڕۆژان شەیتان ناوێری بێتەوە ئۆمارە. ئەوەیە لە قیامەتێشدا ئەم سوورەتە لەگە سوورەتەکەی دوای خۆی لەگە برایەکەی تری ئەم دوو سوورەتە هەردووکیان ئەبنە چەتر لە ڕۆژی قیامەت لەسەر سەری ساحێبەکەی. هەر کەسێک سوورەتی بەقەرە و ئالی عیمران لەبەرکە ڕۆژی قیامەتێ ئەم ڕۆژەی کە 93 ملیۆن دوورە، ملیۆن میل دوورە، ڕۆژی قیامەتی 1 میل دەمینێتەوە لەسەر سەرمان زۆر بە حەرارەت و گەرماییە، ئەم دوو سوورەتە ئاوا لێ ناگەڕێ ئەمە بەسەرت بکەوێ ئەم ڕۆژە لێ ناگەڕێ تینێتی ڕۆژەکە، گەرماتی ڕۆژەکە، قووەتی ڕۆژەکە هیچ تەئسیری هەبی لەسەر سەر و مێشکت و هیچ لێ ناگەڕێ ئارەقەی بکەیت. جا بەڕاستی ئەمە شتێکی عەزیمە. پەندی دووەم ئەوەیە کە ئینسانی مسلمان ئەبێ صالح بێ و متەقی بێ. صالح و متەقیاتی تو تەئسیر دەکاتە سەر منداڵەکانت. دیتێت ئەو پیاوە بۆ خۆی صالح بوو، بەڵام منداڵەکەشی صالح بوو، خوای گەورە ماڵ و منداڵەکەشی بۆ حفظ کرد و پاراستنی. دەیکەواتە ڕەمەزانیش هەر بۆ صالح بوونە. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. لو تقوى خدای گەورە بکەن. جا بەڕاستی ڕەمەزان جێی ئەوەیە کە ئینسان تێیدا صالح ببێ و تێیدا بەدین ببێ و تێیدا لە خوای گەورە نێزیک بێتەوە بۆ ئەوەی ماڵ و منداڵەکەش خێر لەو تەقوا و لەو شتەی تو ببینن. و شتێکی تریش مایە ئەویش ئەوەیە
کە جێبەجێکردنی ئەوامیری دینی نابی هیچ منجەمندی تێدابی هەر ئەمرێکی خدای گەورە بەسەرت هات یەکسەر بڵێ سەمیعنا وەئەطەعنا تەواو یەکسەر جێبەجێ بکە قورسی مەکە زۆر پرسیار مەکە ئەگەر نادەبێتە ئەوەی کە لە خۆت تێک بدەی و لە خۆت بشێوێنی بۆچی ئەوەی کە کاتێک کە خوای گەورە بەمە ئەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەمە دەڵێ فتارێک و فتارێ بکەوە ڕامۆزدە هەتا نوێژی مەغریبێ دەکەی نە دینداری ئەوەیە زوو فتار بکەیەوە دینداری ئەوەیە کە زوو ئەتوپاشیوی و درەنگ بخۆی و زووش فتارێ بکەیەوە جا خۆشەویستانم پند و ئامۆژگاری تری زۆر تێدا ماون بەڵام بۆ توی بەزێ دێڵم بۆ خۆت فکری لەم چیرۆکە بکە و بزانە چەند پند و عیبرەتی تری لێ وەردەگری